کۆمەڵی دادگەری هەمیشە لەبەرەی خەڵکی مافخوراودا بووە لە بەرامبەر دەسەڵاتێکی خۆسەپێندا. سەرۆکی لقی هەولێری یەکێتی مامۆستایانی کوردستان دەڵێت کۆمەڵی دادگەری هەمیشە لە داواکردنی مافی مامۆستایان و ناڕەزایەتیەکاندا پێشەنگ بووە و هەڵوێستی سەرکردەکانی جێگەی بایەخپێدان بووە. هەمیشە کۆمەڵی دادگەری پێشەنگ بووە لە داواکردنی مافەکانی خەڵک بە تایبەتیش مافی مامۆستایان. ڕێکخراوەشیان هەیە بە ناوی پێشەنگی مامۆستایان کە هەمیشە لە ناڕەزایەتیەکان لە داواکردنی مافی موچە لەو شایستەدارایانەی کە بەڕاستی حکوومەت غەدرێکی گەورە لە مامۆستایان دەکات لەو غەدرە هەمیشە ئەوان پێشەنگ بووینە، هەمیشە لە ڕیزی پێشەوە بوون، هەمیشە داوای مافەکانی مامۆستایانیان کردووە. چکە من کۆمەڵێکیان لەوانە هەم ڕەفیق من هەم هاوڕێ من دایانناسم لە نزیکەوە کە بەڕاستی ماندوون بە کێشەی مامۆستایانەوە. ئەوانیش هەمیشە لە بەرەی خەڵک بووینە، ینی لەسەری هەمووشیانەوە مامۆستا عەلی باپیر خۆی لە خەڵک زیان نەکردوێتەوە کە ئەمە بەڕاستی نیشانەی دڵسۆزیە، دڵسۆزی کۆمەڵ دەردەخە بۆ هەم بۆ کێشەی خەڵک هەم بۆ نیشتیمانەکەش کە ئێمە دەزانین نیشتیمانی ئێمە لە خەتەریاتدایە. ینی بۆ دادگەری بۆ ئاوەدانی نیشتیمان دەبینە چرا دەبینە هێز و پشتیوان. لای خۆیەوە پەرلەمانتارێکی پێشووتری کۆمەڵ دەڵێت زۆر جار حیزبەکەی پلە و ئیمتیازی زۆری خراوەتە بەردەست، بەڵام هەڵوێستی لە بەرامبەر پۆست و پارە نەگۆڕیوەتەوە و هەردەم سەنگەری مەزلومان و مافخوراوانی هەڵبژاردووە. تەنانەت زۆر جار لە ڕابردوودا حکومڕانانی هەرێمی کوردستان کاتێکە تشکیلاتی حکوومەت کراوە پۆستێکی زۆریش بە کۆمەڵی دادگەری دراوە لە ڕابردوودا لە ڕێی وەزارەتەکان بێ بەڕێوەبەرایەتیەکان بێ، بەڵام کۆمەڵ پێی وە بۆ هەر ئەم سەنگەری خەڵک بەرنەدات و لەگەڵیان بەردەوام بێت و وجدانی تەنانەت کادیرانیش ئەند هەمیشە بەوە ئاسوودە بووە کە لەو سەنگەرە بمێنێتەوە. زۆر جار عەکسیش بۆتەوە هەر بۆ نەوەستاون حکومڕانانی هەرێمی کوردستان بەڵکو تەشهیریان بە کۆمەڵی دادگەری کردووە، زۆر جار ناوزڕاندنیان بە کادیر و بەرپرسە باڵاکانی کۆمەڵی دادگەری کردووە. کۆمەڵی دادگەری ئێستا بەرەو کۆنگرەی پێنجەمی خۆی هەنگاو دەنێت و بڕیار وایە لە کۆنگرەکەیدا پێداچوونەوە بە پەیڕەوی ناوەخۆ و پەیکەری حیزبەکەیدا بکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.